لە خۆڕانیە شاعیر دەڵێ خوایەوەتە ناواکەی چەند دڵگیر و شیرینە، دەشتی خۆش و ڕەنگینە، ئاوی کەوسەرە، خاچی گەوهەرە، پڕ لە گوڵ و نەسرینە. ئاخر شاعیر بە بۆن و بەرامەی ئەم خاکە ئەم سەرزەمینە سەوزپۆشە گۆشکراوە، بە ئاوی سازگار و کەوسەر ئاسای ئەم نیشتیمانە لێوی تەڕکردووە و تینوێتی شکاندووە. بۆیە دڵنیام شاعیر زۆر ماندوو بووە لە هەڵبژاردننی وشە و دەستەواژەکانیدا، لەگەڵ ڕیتم و کێش و داڕشتنی نیوە دێڕەکانیدا. بە دوو دڵیەکی قوڵەوە جوان ناسی خۆی لە نووکی پێنووسەوە ڕشتوەتە سەر پەڕاوی سپی، چونکە خەمی بووە ستایش و پێڵدانەکەی کورت و کەم بێنێ. آخر ئەو دەیان شاعیری ئەم نیشتیمانە ئاشنابوون بەم سروشتە، بەم دیمەنە دڵگیر و دڵڕفێنە، لەزەت و چێژی ڕەگەزە سەرەکیەکانی ئەم سەرزەمینە ئیلهام بەخش و چاوساغی بەرهەمەکانیان بووە. ئەحمەداوە دەیەک گەڵکەوتە لەسەر ئاڕاستەی ئاوی کەوسەراسای سەرچاوی زەڵم، سەرزەمینێکی تەڕووپارا و بە ئاوی قەڵبەزێ خەزانێک مەگەر یەزدان پەی بە چاوجی هەڵقوڵانیکە. هەزاران ساڵە ئەم ئاوە لە لەنجەولاری خۆی نەکەوتووە و جێی خۆی خۆشەکە و سنگی ئەم تاشە بەردانە هەڵدەدڕێ، بەڵام بۆ ساتێ لە بەخشینی نعمەتەکانی خۆی ڕژد و دەزن و قاو نەبووە. ئەوەی دێتە سەر ڕێی لە مرۆڤ و ئاژەڵ و باڵندە و دراخێت تێر ئاوی دەکات. هەر کەس بیەوێ بچێت ئەحمەداوە سەرەتا دەبێت بە ناوی شارۆچکەی خورماڵدا تێپەڕێت. ئەم شارۆچکەش لە سەرەتایی بارەوە خۆی ئامادە دەکات بۆ پێشوازی لە گەشتیاران و کۆمەڵێک پێداویستی گەشتکردن لە بازاڕەکاندا دەبینرێت. ئیتر هەر کەس چی پێویست بێت لێرەوە لەگەڵ خۆی دەیبات و دەچێتە ئەو شوێنەی کە پێی دەڵێن ئەحمەداوە. شیوی زەڵم شیوێکی قوڵ و پڕئاوی تەژی بە درەخت و سەوزاییە، کەوتۆتە بناری چیاکانی هەورامان. بوونی ئەم ئاوە هەزاران ساڵە ئەم سەرزەمینەی کردوتە ماڵبەندی ژیان. لێرە چەندین شوێنی مێژووی زۆر گرنگی تێدایە کە گەواهیدەری ئەوەن کە لە مێژە ژیان لێرە بوونی هەیە. بە تایبەت ئەو دیوارە بەردینەی بە لوتکەی شاخی گردەوە بۆ ناو دێکە شۆڕ دەبێتەوە، پاشان بە شیوەکەدا دەچێتە ئەوبەر. لە ساڵی 2000ەوە کنە و پشکنین بۆ ئەم ناوچەیە کراوە کە چەندین کەرەستە و دراوی بە نرخی تیا دۆزراوەتەوە. لەوانە سکەی مەکدۆنی و سگەی یەزدە گورد و سکەی زێڕینی سەردەمی ئیسلامە و چەند پارچەی تری شوێنەوار.
لە سەرەتای ئەحمەداوە ئەو چاخانە دێتە بەردەمێت کە دەیان ساڵە بۆتە نازنامەی ئەحمەداوە. هەر کە دەگەیتە لای چاخانەکە ئاوێکی سارد و سازگار هەیە و بە سەیرکردنی دیمەنەکانی ئەحمەداوە و دەوروبەری ماندووبوونێت دەحەسێتەوە هەرچەندە ڕێگاکە دوور بووبێت و بەبینینی ئەو سەوزای و ئاوە سازگار و جوانە ئەوەندەی تر شەیدای جوانی و سروشتەکەی دەبیت. بابزانین مێژووی ئەم چاخانەیە بۆکەی دەگەڕێتەوە لەگەڵ کاک بێرۆز قسەی لەسەر دەکەین. چاخانەیە ئەوەی کە ئێستا پێیانوتین ئەمە زۆر قەدیمە، ئەم چاخانە مێژوو وەکەیە گەڕێتەوە ساڵی تقریبان چاخانە لە ناودێ وەختی خۆی لە ناودێ هەمان بوو. ناودێ دێتە شنەیە کرد و گەورە بوو کە گەورە بوو ئێمە لەمە زەوی خۆمان بوو هاتینە ئەگرە دوژمانە تقریبان ساڵی 1970 ئەمە دروست کراوە. ئەلێرە پێشتر لەکێوە هەبوو چاخانەکە؟ چاخانەکە هەر کۆن لە شەکان و چاخانەمان هەبوو لە ناودێ. هیچ چێ بووە؟ هەر یە خۆمان و بچوو بوو لە باپیرۆ بۆ بە جەماوەیە لە لە باوکتەوە. ئەمە خەڵک لێرەوەی کە بێوێ ئیسراحەت کا پشوێ بە چاخوا خەڵکی هەموو یەتەوە لێرە خەڵکی ئەحمەوا بە زۆری هاتوۆ ئەگەر ئیسراحەتی کرد. ئەم چاخانەیە مەسەرن لە کۆندا لەسەرەوە چۆن بوو شێوەی چاخانەکە گڵ بووە خانی چۆن گڵ بووە پێش هەتا گەڕانەوەوان هەر گڵ و کەگاتی ئەحمەوا بار کرا و چۆڵ وێران کرا دوکانێکی درێژ بوو چاخانەیەکی درێژ بە درێژی کرا بووە ئادەم شوێنەوە وڵام ئەوە مابوو کاتێک کە گەڕانیش حکوومەتی عێراقی لەبەرەوەی ئەمە هەر سەیتەرە بوو کە دویان بە سەیتەرە تێک نەدرابوو تێک نەدرابوو لەگرە تاکەیتا 2000 دوای پرۆسە ئازادی تێکمان دوای پرۆسە ئازادی گڵەکەتان تێکدا گڵەکەمان تێکدا ڕۆشتنی جوانتر نەبوو گڵەکە بمایە یا بچوو بچوو بوو بچوو ئەمجا باوکیشم بە ڕەحمەت بێ ئەو مزگەوتی لە پاڵدا دروست کرد ئەو مزگەوتەی لە پاڵدا دروست کرد و ئەم چاخانشی دروست ئەم مزگەوتی چی بڵێن؟ بەڵام مزگەوتی بە ناوی ئەحمەوایە مزگەوتی ئەحمەداوە نامان لێن ناو لەبەرەوەی نەبێ بە شتێک ئەنە بە ناوی دێوە کراوە بە ناوی زۆر باش دەست خۆش بە قوربان لە شە ساڵە لە ساڵە منزڵی بەرنامەی دێبەدێ ئەم جارە لە ئەحمەداواین ئەو ئەحمەداوای کە زۆر خەڵک لە زۆر شوێنەوە ڕووی تێکەن شوێنێکی گەشتیاری گرنگ و جوان لەم دەڤەری شارە زورە ناحەی خورماڵ و ئەحمەداوە زۆر لێک نزیکن بەڵام من ئەمەوێت ئەمڕۆ ناو ئەحمەداوە هەم لە بواری گەشتیاری و مێژوی و کۆمەڵشتی کۆمەڵاتیش قسە بکەم ئەچمە ناو ئەحمەداوە بزانم لێرە چیم دەسەکەوێ سەوزایەکی جوان هاژەی ئاو و چەمەکانیش لە ئێستاوە لە گوێماندایە بە یەکەوە بە گۆرانیەکی هەورامی خۆشەوە بۆ ناو ئەحمەداوە. لە نێو دنیای کۆن و سەدان هەزار ساڵەدا زۆر ڕوودا و زۆر شتی گرنگ ڕوویانداوە زۆر شوێن ئاوەدان و زۆر شوێنی ژوێران کراون سەدان داستان نەخشێنراون و کەڵەمێردانیان خەڵتانی خوێن کراون لە ناو ئەمانەدا زۆریشان مێژویان ون و ناویان نادیارە بەڵام تەنها شوێنەوار و بنەما بەردینەکان ماون ئەوانیش بێزمانن ناتوانن شادی لەسەر وەستا و دەزڕەنگینەکانیان بدەن چێ دروستی کردوون چێ نەخشی کێشاون چێ لەسەر یەک دایناون و چێ شوێرانی کردن لە نیشتیمانی کورداندا هەزاران چیرۆگەن نەبیسراون هەزاران داستان و ڕوودا و گۆڕانکاری هەن ون کراون بۆیە لێرە ئاسان نییە بەدەستخستنی زانیاری مێژووی
ئەحمەداوا لە بناری شارە زورە و کەوتۆتە 2 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی ناحەی خورماڵی پارێزگای هەڵەبجە لە دامێنی چیاکانی هەورامانە و لە بەردەم دەربەندی شیوی زەڵمدایە کە شیوەکە بە کەڕەجاڵ ناسراوە دەی دەرەیمەڕ خۆرهەڵاتێتی و باشووری ئاوایی ڕۆستەم بەگە و زەڵم و وشکەناویش باکووری خۆرهەڵاتێتی. من وێڵم بە دوای زانیاری لەسەر ئەحمەداوە پێیان وتوم خاڵۆ محەممەد سابیر هەک بەکەی زانیاری زۆری تێدایە بەڵام لەسەر کارە و خەریکی باخداریە بۆ من گرنگ بوو لەسەر کارەکەی گفتوگۆی لەگەڵ بکەم چونکە ئەو هەر بەیانی زوو بە پاسکیلەکەی لە ماڵ دەردەچێت بۆ سەر باخەکەی و لەوێ تا درنگانی ئێوارە کار دەکات کاتێک گەیشتین ئەو سەرقاڵی کار و پاچە کۆڵە و بژار بوو دوای کەمێک پشوو بە یەکەوە بەرە و بندارتوەکانی نزیک باخەکەی ڕۆیشتین لەوێ دانیشتین و کەوتینە قسە و باسی خۆمان ئیشمان کردیوە نیە نابا سپاسۆ بەڕێزیشتان و سپاسی بەرنامەی دێبەدێ دەکەم کەوا بەدێ هاتووە تا گەشتووەتە شیوی دەرەسوولان و دەشتی دەیمەجۆ و سەحمەتی کێشاوە لێرا لەم دەشتە شۆڕایەمەی بەسەر کردوەوە گەورەیە لە توتانوانەوە زۆر سپاس خۆتان گەورە بەڕێز و تاسەری ئێمە ماندوونە بن پیاوێک لە ناو زەرعات و کشت و کاڵە و ماندوو بوونە شارەزایشی باش ینی کامەڵ لە مێژووی ناوچەکە من لە حماوام ئەمەوێ قسێکی باش ببیسم لەسەر مێژووی حماوە لە لان جەنابتە فەرموو یاخوا بەخێرن سەر چاوم هاوی ناواری ئەحماوە نزیکەی 170 ساڵ تا 200 ساڵ پێشتر ئاوا مێژوەکەی ملایە هەمووی منووسیوەتۆ لە ماڵۆیە مێژووی ئەحماوە بۆ بڵاویشم کردووە لە گۆڤاری ژمارە چواردەی هەورامانە لەلایەن حاجی شێخ ئەحمەد شەمسەدینەوە ڕەحمەتی خوای لێبێ هاتووەتە ئەحماوا و لەم دەرو ئەحماوا کەوتووەتە دەواازەی شیوی زەڵمەوە شیوی زەڵم لە دەواازەکەیەوە کە ئەحماوە دەست پێ دەکات تا ڕێتە کەڕەجاڵ کە شیوێکی گەورەیە هەمووی ناوچەیەکی شوێنەواریە هەمووی ناوچەی حەزاریە ناوچەی پڕە لە بەردی تاشتا و پڕە لە دیوار و حەسار ئەمە دەلالت لەوەیەکەکەەوە ئەم شوێنە شوێنێک بووە کەوا پێشتری ئەحماوا بە ناوی ئەحماوا ناوبانگەیە ئاوەدانی تیا بوو خەڵکی تیا ژیاوە شارستانی شوێنی شارستانی و مێژوو بووە شوێنی فەرمانڕەوایی هەڵۆخان و پاشان خان ئەحمەد خان بووە دوجار حاجی شێخ ئەحمەد دەرەجەی عالیبێ لەنەوەی نەقشبەندیانی تەوێڵەیە هاتووەتە ئەحماوە و ئەحمەداوای ئاوادان کردووەتەوە و دێ خانوویەکی دروست کردووە بۆ خۆی لای خانووەکان مزگەوتێکی دروست کردووە ئاشێکی بەردینی دروست کردووە کە ئێستا شوێنەوارەکان و خۆیان ماوە لە 12 ماڵ سۆفی و مرید هاتوونەتە دەوری لەوێ منێتی حاجی شێخ ئەحمەد ئەوە بووەکەوە ئەم ناوچەیە ئاوادان بکاتەوە بیکاتە ناوچەیەکی زانستی لەبەرەوەی ئەو شوێنی خانەقایی کە دروست کردو لێ ئەو مزگەوتە نیەت و بەرنامەی ئەو بکوال لە ئایندەدا بیکاتە شوێنێکی زانستی و مەدرسەی عیلمی زانستی تیا دروست کات وەڵای ئەگەڕێتەوە سەردەمی ئەردەڵانیەکانی لێ سەردەمی ساسانی لێ ینی سکەوشتیوە زۆر دۆداتە تا سەردەمی میترایەکانیشی لێ ینی زۆر شوێنی میترایی حەزارەتی میترایەکان لێرە زۆر وجودی هەیە شکاتی سەدە میترایەکانە زۆرتر خواپەرستی چلە کێشان و عیبادەت و ئەو جۆرەشتانە بۆ دێ ئەم ناوچەیمە پڕ لە چلە خانەشتیوە خەڵوەتگە بەڵێ باشە لێرە چێن ئەو کەساتێ دیارانی کە دروست بن لە سەردەمەی کە جەنابن لە حاجی شێخ ئەحمەد کاتەوە کە حاجی شێخ ئەحمەد وەفاتی کرد ڕۆژ دووسێ کوڕیە بوو کوڕەکانی ئەحماوان نهاتنەوە ئەحماوان فرۆش بۆ محموخانی دزڵی ئەحماوە بووە مورکی محموخانی دزڵی لە ئەحماوە ئەم ئەرزانە هەر هەموویە تاوەکو ئەڕواتە ئەو بەر ئەوە لێ خڕی بیاری پێ ئەڵێن خڕی سەرگەت ئێتە خوارەوە
ئەمە هەمووی فرۆشرا ئەوان فرۆشتیان بە محموخانی دڵی دوای محموخانی دڵی کە سەرقاڵی کاری خەبات و شۆڕش و شەردەمی بەریتانی شەڕی هەربی ناوخۆ و چەند جارە ئەحماوا سووتێنراوە تەقەی لێکراوە لۆبەرۆ خەڵکی ئەحماوا کوڕێک بە ناوی ئەحمەی مەلا حەمەمین کوژراوە لێرە خەڵکی ئەحماوە ئەمە وای کرد محموخانی دزڵی ئەحماوای فرۆشت بە شێخ ئەلادینی نەقشبەندیانی جارێکی تر گەڕانیەوە بۆ شێخەکانی نەقشبەندی جەنابی شێخ ئەلادی نەقشبەندی شێخ ئەلادی نەقشبەندی ئەحماوا ئەو کاتە دووسێ ژنی هەبووە ئەحماوا یاوە بە بەرەی ژنێکی کە ڕابعەخانی پێڵێن لە ڕابعەخان دووسێ کوڕی هەبووە شێخ سابت و شێخ مەنزەر و شێخ ئەمین و ئەمانەوە کچێکی شە بوو ئەدیبەخان ئەحماوای بەخشیەوە بە مڵکی ئەو کورینانەی ئیتر ئەحماوا شێخ ئەمین هاتووەتە ئەحماوا شێخ ئەمین کەسایەتیەکی زۆر دیار بووە کەسێکی ڕۆشنبیر بووە کەسێکی نووسەر بووە خاوەنی دووسێ کتێبە کەسێک بووە لە سەردەمی ئەوە 1950 چەند کارێکی گرنگ کرا لە ئەحماوا یەکێک لەوانە جادە بۆ یەکەم جار ڕاکێشرایە ناو ئەحماوا ئەمە یەکەمین جادەی لێرەوە کە هاتە ناودی ئەحماوا ئەحماوا کە هاتن ئەحماوا شێخ ئەمین ئەحماوای بەهاوینە هەواری ئەحماوا ناسێنرا لە دایرەی مەسایفی ئەو کاتە بۆ یەکەم جار ئەوەی کرد دوو ئیشێکی تری کرد توانی پنجاوەش بڵێ توانی قوتابخانە و خەسەخانە بنکێکی تەندروستی بێنێتە ئەحماوە لە 1950 ئەمە ئیشی شێخ ئەمین یان شێخ ئەمین کەسێکی دیار بوو کەسێکی ڕۆشین بوو حەزیەکەن ناوچەکەی بناسن هەورامان عادەتەن گشتی هەورامان لە هەورامانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا هەمووی ئەکاتە 260 ئەو نەدێ کە دەی واشمانەیە و شاری پاوە و شاری شواری جوانڕۆ هەورامان نییە مەریوانمان هەیە مەسەن ئەم شاری هەورامانی گەورەمانەیە ئەمان هەموو شاری گەورەن مەسەن بەڵام بنسیکەی 28 دەیان کەوتووەتە ئەم دیوە ڕۆژهەڵاتی ینی کوردستانی خۆمانەوە ئەم دەیانێ هەورامان بەگشتی هەردەیەکی هەورامان بە شتێک ناسێنراوە ینی مەرج نییە هەمووی کشت و کاڵ بکە ئێستا ناوچەی تەوێڵە و بیارە لەبەرەوەی کە کشتتوکاڵی شوێنی کشتتوکاڵی کەم بووە باخ و باخاتیان هەبووە ناسێنراوە بە خەڵکی شوێنی خەڵکی پیشەوەریش ناسێنراون زیاتر کاری دەستی پیشیان هەبووە مەسەن ئەچیتە شوێنی وا ڕەزە دێمیان لادێ وامان هەبووکی وەکو دەرێ مەڕ مەسەن دەیهاتەکانی پشتێمان هەرێدن و ئەمانە زیاتر ئاژەڵداریان کردو چکە شاخ و داخیان زۆر لە بەردەما بووە ناوچەکان ڕەخسێنرا بۆی کا بتوان ئاژەڵداری بکەن شوێنێکی وەکو ئەحماواش مەسەلەن ئەم دەیەکی وەکو ئەحماواش ئەرزی هەبووە کشتتوکاڵ بۆ بەنێ ئەم جێگە دێمەژوە ئەمە ئەرزی کشتتوکاڵی زۆر بووە کاتی خۆی ئەمە ئەرزانە توێ ئابین هەر هەموو یەکرا بە تووتنی باشیانی تووتنی دەرەجە یەک لە ئەحماوا دایمە هەبووە ئەم ئەرزانە لەو بەرەوە ئەوەی ئەو بەرلەبەی کە ئاوەکە گەرم بوو تا ئەچوە ئەوانە هەموو وەکرا بە مەرەزە چەڵتوکی باشبان هەبوو لێ کاتی خۆی هەمووی دێکە بەگشتی هەرەوەزیەمان کرد جاری وا بوو 4 قەت 5 قەت زەویمان کرد بە سەریەکۆ مەسەلەن ئەکرا بە مەرەزەتر هەمووی ئاوایی مشتەرەک بوتیایە ینی شەراکەتی هەبوو ئەحمەداوا ناوچەیەکی گەشتیاری و خۆشە ئاوەدانیەکی زۆریشی تێدایە لە ئێستادا 246 خێزان تێیدا دەژین و بەشی زۆریان بە شێوەزاری هەورامی قسە دەکەن بەگشتی دانیشتوانەکەی سەرقاڵی ئاژەڵداری و ڕەزوباخ و کشتتوکاڵکردنن ڕۆژە خزمەت گوزاریەکانی وەک خوێندنگا و بنکەی تەندروستی تێدایە و مزگەوتێکیش بە شێوەیەکی زۆر جوان تێیدا دروستکراوە لەگەڵ ئەکرەمی ئەنجومەنی دێ ئەکۆمە گفتوگۆ و قسەکردن شش ماڵە دانیشتوی 246 ماڵە بەڵام وەکو خێزان 249 ماڵە دوو خێزان زیادەکات لە ڕووی ئەوە بڵێن ماڵی وایە دوو قاتە دوو عیلەی تایە بە زۆری فەلاحەت و بڵێن ئاژەڵداری و باخ و باخات باش ئەو پڕۆژە خزمەت گوزاریانە چین لێرە کراوە لێرە یەکەم جادەی قیر کراوە بەس ئاومان تۆزێ زەعیفە بەڕێ و ئەم منازەمەیەک بۆی کردین بۆ 150 ماڵی کرد ئێستا دیەکەمان زۆر بووە 246 ماڵە ئەمە ئەو دوو مەکتەبمان هەیە خەستەخانە دوانمان هەیە تەعزیەخانەمان هەیە دوو مزگەوتمان هەیە ئیتر ئاوەڕۆمان لە 150 هەیە ئەو لە 150 کە نەکراوە یا شاغ بووە یا دەرفەت نەبووە وەکو لە پرۆژەی خزمەت گوزاریە باشە وەڵایی بڵێم باشی دەرەجە یەک نە
چونکە ئەمە شوێنێکی گەشتیاریە ئەبێ حکوومەت ئاور لە بەتایبەت لە گەشتاریە لە سەیرانگاکان بداتەوە ئێستا ئێمە لە زۆر شوێنەوە خەڵک ڕووەکات ئەحمەداوە کە ڕووەکات ئەحمەداوە ئەبێ کۆڵانی جوان بێ ئەبێ تۆزێ سیمای لادێکە تۆزێ جوان بێ بە حکمی ئەوەی کە خەڵک ڕوویتیە ئەو سیما جوانە هەیە کە خۆتەڵ بڵێن لە سا شەسی هەیە لە سا چلی ئێمال کراوە بەخێر بێنەوە ئەوە چی هەڵگرتووە تو بۆ چتانە چۆن قشێک لەشتان ساغ بە باشە نەحاتان ئەمە بۆ شکردنەوە یا بۆ دۆشاوشتانە بۆ دۆشاو بۆ دۆشاو دۆشاوەکەن لەکوێ لەم توانی خۆتانەمە هەموو ڕۆژێکە چنیا وەڵا ئەم ساڵمە یەک ئەمە یەک ئەسا هەمیەوە تووە چەندێک دۆشایی تاوێەوە باشانی چەند ساڵ ئەمی شانەکەم دۆشاوش دووسەگەی لە عملی تاڵان لە عملی دایک هۆر هەیە باشە دۆشاوی تو وەڵێن جیاواسی مەسن لە دۆشاوەکانی کە هەم سوودیە هەم خۆشتر بەتان تۆ بۆ سێک دەخوا باشە بڵێن بۆ ئینتیها بشت باشە ناگان چی کاکەم جگە لە دۆشاوی تو هەنارتانڕبهناری جەکە چی تیش ئەی گوێزشتانەیە هەنارتانە شناوی بەڕێز چی وەکوورێ گوڵزار گوڵزار شێ پێشەوەی بچمە سەر هەندێک قسە و باز دەمەوێت تیشک بخەمە سەر لانی گەشتیاری دێکات کە لە سەرتا سەری کوردستاندا پێی دەناسێتەوە لێرە لەگەڵ هەرکەس بکەویتە گفتوگۆ گلەی ئەوە دەکات کە گەشتیاران ماندووی کردوون بەوەنا کە دێنە ناوچەکان بەڵکو بەوەی نەبوونی هۆشیاری گەشتیاری لای گەشتیاران و چەندین ڕەفتاری نەشاو بەرامبەر ئەحمەد ئاواییەکان کاک محەممەد سابیر چەند قسە و بەسەراتێکی خراپی گەشتیارانمان بۆ باز دەکات و بۆ باسی و هەموو زەحمەت و ناڕەحەتێش دەکات کە دێی ئەحمەداوا بەخۆیەوە بینیوێتی. والله ئەحماوە لە حقەتا دەیەکی مانووە من پێم خۆشە ئاماژە بە هەنێشت بەم زۆر زۆر گرنگە. ئەحما بە حکمیەوەی کەوتووەتە بناری چیاکانی هەورامان و دەربەنی زەڵمەوە لە سەرەتاوە تا ئێستا لانکەیەکی گەورەی هەموو شۆڕشەکان بوو. چی شۆڕشی کۆن بووە لە شۆڕشی ئەلوولەوە تاوەکو شۆڕشی گوڵان تاوەکو شۆڕشی هەمووینەکان. ئەحماوە شوێنی لەدایکبوونی شۆڕشەکان بووە شوێنی خەباتی شۆڕشەکان بووە. شێخ حەمەمین کاتێک کە دوای 11 ئازار شۆڕش دەستی پێکردەوە شێخ حەمەمین و ئەلەکوڕ و ئەلیشێ ئەو کۆمەڵی خەڵکی تر خەباتیان دەست پێکردەوە لە ئەحماوە دەستیان پێکردەوە لە ئەحماواوە لە هەشتا یەکە شۆڕشی گوڵان کاتێ سەری هەڵداوە ئەحماوە ناوچەیەکی ئازاد کرا و بەرداوام پێشمەرگەی لێبوو کە ڕەجاڵ کوشکەنا و دەو خۆرنەوەزان ئەمە مەقەڕاتی پێشمەرگە بوو هەموو موراتێکیان خواردن و هەموو شتێکیان لە ئەحماوا بوو. ئەحماوە دەیەکی زۆرمان وە لە شەهید هەمانە لە ئەنفال هەمانە لە کیمیاباران هەمان یانە ئەم عایلەمانەیە کۆم هەر هەموو یەک نەفەریان دەرنەچوو هەمویان کیمیاباران شەهید کراوە. تەواوی تەسحێی ئەحماوە لە ناو 15 شەڕیتیا کراوە نیوەی قەبرستانەکانی ئەحماوە پێشمەرگەی شەهیدتیایە. بەڵام من بۆیە لێران بەسم باس کرد حەزەکەم ئەوە بڵێم ینی هەتاوەکو ئێسە
هەتاوەک لە بچووکتریشتە و مۆلیدەیەکی کارەباییە هەتاوەکو تاوکی ئێستا ئەو نەشت بۆ ئەحماوا نەکراوە نە ئاوریان لێداوەتەوە نە بەرپرسێک هاتووە بڵێ کاکە مەمنونی ئێوەین لە دوورۆڵەن ئێمە قەرزاری ئەحماوان کاکە فەرمو ئەم لێستا پێویستیم بە قەرزەکەیە ینی یەک حسابیان بۆ ئەحماوا نەکردووە وەکو ئەحماوا هەتا زۆر جاریژەیە بە چاوێکی سووری سووکیش سیدەکەن ناوێکی گەورە مانوو تەسحێدرا و ئەوەی بڵێ نازانم چی من بۆ خۆم تا ئێستا ئەوەی بزانم تا ئێستا 15 شەڕیتیا کراوە ئەحماوە شەڕی دەسەویەخە پێشمەرگەی یا شەهید کراوە لە دوای شەڕ بووە 7 نەفەر 8 پێشمەرگە 9 پێشمەرگەمان شەهید ناشتووە باش خۆ شوێنێکی گەشتیارێ بۆیە زۆر گرنگ بووە فای چییە گەشتیاری هیچ شتێکی بۆ ئەحماوا نییە کاکە هیچ ئیسفادێکی بەخوا ئەمە بێجگەوەی خەڵکی ئەحماوە بێجگەوەی پێخۆهۆڕی سیارە و دووکەڵی سیارە و معرەزین بۆ لێدان مناڵمان و معرەزین بۆی کەوا کاکە ئەچن بۆ سێران لەو سەرۆیانەوە ئەگەر ڕۆژی هەموو جمعی 1000 سیارە ڕووی تێ بکات لەو هاوین ئاواری ئەحماوایە حوسەیان بەسەرخۆشیێنەوە حوسەیان بەسەرخۆشیێن و بۆقیەکان پێ ئەوەیە کەفوی پێکرد مشکدا باوە ئاسمانە بتڵاومان تێگرن دەبەساردیمان تێگرن لە سورێنەوە توێکڕە شووتیمان تێگرن لە پیڕیشتوی لە پیانی ئەوە ناپرسنەوە لە هیچ شتێک گوێ نانێ یعنی لە هەموو شوێنەکە ئەسەش تەسحین کەس سامان بۆ ناکە گەشتیاران هیچ سابێکمان بۆ نایە ئەمە گلەیمان زۆرە لە گەشتیاران هۆشیاری گەشتیاران لێرە هیچ نییە هیچ سفرە من خۆم لەگەڵ پیاوی ئەختیارە بە یەکەوە بوون دەبە پاسێگات دەبە ئاوێکی تێگرتین یای ئالێرەی پیاوەختیارەکە کەوت بەدەما خۆم لەگەڵ یابووم کاتێک چون پاسەکەمان ڕاگەکوت هەنێک قوتابی پەیمانگای سلێمانی بوون گرتنمان پاسەکەمان گرت دامان بەزاندن کۆمەڵێک قوتابی پەیمانگای سلێمانی بوو با داوای لێبوردنیان وتم کاکە لێبوردنی چیەکرێت کابراتان کوشتووە تۆ چی ئیسفادێ لەوەکەم دو باوەگیتەم پیاوە پیرە چی ئیسفادەیەکەکەی قوتابی پەیمانگای سلێمانی بوون قەسەم بە ئیلاهی حەز ناکەم لای پەیمانگای پشتەکان نایڵێم لەبەرەوەی ئەوانە ڕێنگە ڕۆشتن کۆمەڵێک قوتابی تر لێ بن ئاسی ئەوان بۆین بەڵام من ئەوە ئەڵێم من بۆ خۆم قوتابی پەیمانگای سلێمانیم گرتووە بە دەباوە گرتویانتە پیاوی اختیارمان توێقڕشوتیان تێگرتوین دەبەسادیمان تێگرن ئەمە ئاستی ڕۆشنبیری خەڵکەکەی کەی ڕۆمانتیەکە تا ئێسش تەسحین تا ئێسش خەڵکی ئەحماوا تەسحیە بۆ ئەم شتانە تا ئێستا لەم ڕێگا ئەحماوا خوڕماڵە 4-5 نەفەر سیارە لێ یاوە مردووە گەنج 5-6 نەفەر لێ یاوە مردووە حادیسە ڕوویاوە یعنی ڕعایەتکردن نییە خەڵکەکەم عام گلەیەمان لەو گەشتیارانەیە کە ڕعایەتمان ناکەن هەمیشە ئەو دیانەیە ئەو کەسانەی کە ماڵیان لە نزیک ناوچە گەشتیارەکانە گلێ و گاسندا لە دەست گەشتیارانەکەن بەو شێوەی کە ناتوانن شوێنەکانی کە لێی دانیشن بیپارێزن و ئەو پاشماوانەی کە لە دوای خۆیان جێمەنە بە شێو لە شێوەکان بە بڵاوەیی و بە ناچرینی لە شوێنەکان و بن کەپرەکان و ناوچەکان ئەمێنێتەوە ئەوە تاوەکۆیمە لە دوای ئێمەوە دەبینرێت کۆمەڵک دەبەی ئاو و شوشە و چەندین پیسیدیکە لەناو ئەم ئاوەدایە لە کاتێکە ئەم ئاوە ئەچێتە دەریاچەی سیروان چی زیانێک بە ماسی و بۆ دەریاچەشەگەێنێت ئەوە جگەلەوەی دیەکانی ئەم ناوچەیە و جوتیارانی ئەم ناوچەیە ئابم ئاوە شتوکاڵ و کاری خۆیان دەکەن مەداوا لێرە ناوچەیەکی خۆش و دڵگیرە بەڵام بەدەست گەشتیارانەوە گیری خواردووە بە شێوەیەک لە شێوەکان مرۆڤ کە دێت ئێرە هەز بە ئاسوودەی ناکە چکە هەموو ناوچەکان پیس کردووە هۆشیاری لای گەشتیاران نییە هۆشیاری گەشتیاری لێرە بوونی نییە ئەگەر بوونی وایە گەشتیاران بەم شێوەیە ئەم ناوچەیان پیس ناکرد کە ئەمە مڵکی یەک کەس نییە و مڵکی گشتیە هەڵەبجە و بەهار سوور و مەست و جوان ئەوەندە پاکن لاشەی مناڵی کوردی غەم ناکن هەموو قوربانی جەژنی نەورۆزن بۆیە بەهاران تێکڕا ئاڵۆزن سەرەتای خۆشی بەرغەل و مناڵ بوو چوون سەرمای زستان تازە مەحاڵ بوو شەڵڵای من هەرزام لەشی خۆمە بووم کە سوکار کوژرا و ماڵکاول ئەبووم نەک بولبول و ئاسک چاوڕشگەرمیان کەڵە کێوی و کە و ناوچەی بادینان دۆڵی جافەتی هەورامام قەراخ لە خاکە ڕوان
وەکو گوڵەباخ لەشیان گوڵاڵە گیانیان بوو بەمەل بە حوکمی باسی و بەهاری خەردەل یادی هەڵەبجەی وێرانە شارە بۆ مێژووی دوژمن پڕ عەیب و ئارە. ئەمە هۆنراوەی پیاوێکە ماوەی ساڵەکە کۆچی دوایی کردووە. مستەفا حەمە ئەمین ئەندامی یەکێک لە بنەماڵە دێرینەکانی ئەحمەد ئاوایە. ئێمە چوینە ماڵەکەی و لەگەڵ هاوسەری کۆچ کردو کەوتینە گفتوگۆ. ئەوەمانزانی ئەم پیاوە چەندین هۆنراوەی جوانی بۆ کوردستان و ناوچەکە نووسیوە. جگەلەوەش چەندین هۆنراوەی ئاینی هەیە. هاوسەرەکەی دەڵێت پیاوەکەم باشترین خزمەتی بەم شۆڕش و کوردایەتە کرد، بەڵام لە بێکەسیدا سەری نایەوە. وەک ئەو دەڵێت لە دوای خۆی ئەو شانازیم بۆ ماوەتەوە کە خیانەتی لە نیشتیمانەکەی نەکردووە. ئەو بەرهەمە جوانانەشی کە لە دوای مەرجی بەدەست و خەتی خۆی جێیەشتووە و بە نیازن بیکەنا کتێبێک گوۆی. بە ناوی خوای گەورە میهرەبان دامەزرێنەری زەمین و ئاسمان لە خاک و لە ئاو کە لە نەسری ئەو محەممەد خوڵقاو هەچیمە کریۆ بە دەستی وێ تا خەتای کەس نییە و بنیادەم شێتە قەسەم بە زات و یاگی ئومێدن گەرکەریم بە سەنگش تا پێم کەمن دڵبیەن وەلای سەرکەلی لای وەش لە فاوان ئامان ڕیشەش وستەن دەشن سەفای مەلا حەمەمین مەلا حەمەمین هاتەتە ئێرە ئیتر یەکەم ماڵ ئەوان بوون محاسینی شەریف و تر شەغەمین و ئەوان بە مل ئەمان هاتوون یەکەم ناماڵە ئەمان بوون ئیتر لەلایەن باخ و لەلایەن خانەدانی و هەچ کەزاتەتە مەحماوە چۆتە لای ئەوانەوە ئیسا ئەوە قەدیمی ئەوە دای ئاڵتونێ ماوە دای لەیلێ ماوە قەدیمی حماوایی کێی تریش بڵێن ماوە سێ حسەین ماوە ئەویش زەلیلە تر قەدیمیەکانی چیان نەمانەمە حاجیەمین و ئەمە سعی فەرەج و ئەمە ئیتر هەموویان مردن ڕۆشتن. ئەمانە دڵگرتووە بۆ لە چاپی بەنیاچی وەڵی تر تا خۆی ما بخوا عەفویکە هەر زۆر کەس لە ئێنە ئەڵڵا زۆرە پڕ یەک سنۆقی گەورەیە ئەمەی فەوتێن ئیتر بە هەورامی نووسێتی بە کوردی نووسێتی بە فارسی نووسێتی بە ئینگلیزی بە ناوی خودای گەورە و بێوێنە پرسیاری ئەەکەم لە تۆ ئاوێنە هەرچەند گرانە و سەختە پرسیارم کوردم ئاوارم دڵبریندارم نەماوە خاک و ئاو و ماڵ وەک گەردی خەرمان شەنی کاتشەماڵ ئاوێنە بیستت سوتا هەڵەبجە بە دوو گازی ژار خەردە لوسی سیانە 7,000 شەهید جێما بێگووە ئەزانی 15,000 برینار بوون بە شەعر جوابی هاتەوە زۆر یانی ڕۆشن بیر بوو بەس بەداخۆ حکوومەتی کوردی هیچیان بۆ نەکرد گلەی دێ لە حکوومەتی کوردی هەرە وەڵاو نەگلەیمەیە ها چەندێک گەڵاو تا بەم دارانە ئەوە لەو سکەمایە بۆ دەربارەی ئەم حکوومەتە کوردیان بۆ بۆم باسکە ئەمە ئێمە ئاوارە بووین لێرە دەریان کردین جاشوجێشی سەدان چین ئاوە ڕستەمبەگ ماڵ باوکم شەو ڕۆژە لێ بووین لێش دەریان پەڕانی چوینە خێڵی حەمە لە خێڵی حەمەش 17 ڕۆژ لەوێ بووین لەوێژ یاڵابار کە بۆ هەڵەبجێ شەید لە هەڵەبجێ شەید 2 ساڵ لێ بووین لەوێش کیمیایی بزان بەسەرمانە سەدان بۆ ئێران 16 ساڵ و 3 مانگ ئێمە لە ئێران بووین ئەجا حتا لێرە بووم شەو ڕۆژ من خزمەتی پێشمەرگەمە کرد لە یەکێتی لە پارتی لە نازانم دوو لە ڕووی تۆجاژ لە نازانم ئیتر هەموو حیزبەکە لە جاش و باش هەموو کەس لە جاش و لە باشی تر چین بۆ ئێران 16 ساڵ لێ بووین ئەهاتن نەیان نەناسین هاتی تۆ بۆ ئێرە چیان بۆ کرد هاتیمە بۆ ئێرە هیچ ئەسڵن کەس نەیپرسی 3 ساڵ ئالیە نەخۆش بوو نەیتوانین بچێتەوە دەرگای حەوشە هیچ کەس ناوە بەلای اینجا بۆ دەنگدانەکە هاتن کردینیانەوە بەسەر وتم بۆچی دەنگتان بۆ بدەم چەند ساڵ پیام لیان نەخۆش بێکێکتان نەهاتن بەلای ساڵ زاتان بۆ نەبڕیەوە بۆ ئایادەیەکی بۆ حەبێکی تر وەڵا داخی زۆریان عنی هیچیان بۆ نەکرد ناوەڵڵە هیچ کەسێکیش لەم دیا نێو ڕۆشنبیر نەبووە وەختی خۆی لەم دیا بەس ئەو عەرەبی زانیە ئەڵێ هیچ کەس نامەیەکی بۆ بەهاتایە ئەیانوت بیبەن بۆم سەفای مەلا حەمەمین و بیخوێنێتەوە خاڵی خۆش بێ ئینشاڵڵا
خۆش بیا. لە دنیادا تایبەتمەندی گەشتیاری مانای بایەخ پێدان و نۆژەنکردنەوەی بەردەوامە، چونکە فشار و ئەرکی زۆر لەسەر ئەو ناوچانەیە بە هۆکاری سەردانیکردنی گەشتیارێکی زۆر. بۆیە حکوومەت و لایەنی پەیوەندیدار مامەڵەیەکی تایبەت لەگەڵ ئەو ناوچانەدا دەکەن لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاری و دابینکردنی بودجەیەکی دیاریکراو بە نۆژەنکردنەوە و فراوانکردنی بەردەوام. بەڵام ئەوەی لە دێی ئەحمەداوا دەبینرێ پێچەوانەکەی ڕاستە، ئەو بەخشەی لە جوانی سروشت و کەلەمی یەزدانەوە نەبێ ناز و بەخشێشی بەردەوامی تر نابینرێت. وەک دانیشتوانەکەی دەڵێن تایبەتمەندیە گەشتیاریەکە تەنها سەرێشەی بۆ ئەوان دروست کردووە و سوودێکی ئەوتۆیان لێ نەبینیوە. خۆشحاڵین کە ئەمڕۆ بەرنامەی دێبەدێ گوندەکەیمەی بەسەرکردەوە بە خێراتنتانەکەین. لە ڕاستیە ئەحماوە ینی مێژوویی کۆنی هەیە لە گەشتیاریە، مێژوەکە شێگەڕێتەوە بۆ ساڵی 80کان و 70کان وانە. بە فعلی ناوەکە بە ناوی ئەحماوە ڕۆشتووە، بەڵام شوێنێکی گەشتیاری زۆریشی لێ، بەڵام ئەوەی کە گەشتیارەوەی کە سوودمە نەبێ خەڵکی ئەحماوان نیە، تەنها ناوەکەی ینی بۆ ئەحماوە ماوەتەوە، جنا وەکو لایەنی سوودمەند بوو لایەنی ئەحمەداوانە. لە ڕووی گەشتیاری و یەکێکە لەو هاوین هەوارانە، یەکێکە لەو شوێنە گەشتیارانەی کە لە هەمووی عێراقا اعترافی پێکراوە، ناسێنراوە، خەڵکێکی زۆری سەردانیەکە لە عێراق، لە کوردستان، لە وڵاتەکانی ترەوە لە دەرەوە خەڵکێکی زۆر سەردانیێرەکەوە بەتابەت لە بۆنەکانە، چ بۆنەی ئاینی بەیانەتەوەیی بێت، خەڵکێکی زۆر گەشتیارێکی زۆر سەردانی هاوینەواری ئەحمەداوا کات و لێرە کاتێکانی خۆیان بەسەرەبن. بۆ زۆرێک لە شوێنە گەشتیاریەکان ڕۆشتوم لە هەرێمی کوردستان، دانی بەگشتی ئیحتیمام بە بواری گەشتیاری نەدراوە. گەشتیاری ئەتوانی وەکو لایەنێکی دارایی، وەکو لایەنێکی ئابووری بۆ حکوومەت سوودی لێبینی. دیارە ئەحماواش بە دەرنیە لەوە کە ئیحتیمامی پێ نەدراوە، گرنگی پێ نەدراوە، بۆیە ئەکرا زیاتر خزمەت بکرێت، ئەکرا زیاتر گرنگی پێ بدرێت و بێتە سەرچاوەیەکی داهاتی باشیش بۆ هەم بۆ پارێزگای هەڵەبجا، هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەتوانێت سوودێکی زۆری لێ ببینێ، لەبەرەوەی سەرچاوەیەکی ئەتوانێت بکرێتە سەرچاوەیەکی باشی دارایی، ئەم شوێنەواری مێژووی لێیە، ئەم شوێنی دڕفێنی لێ، هەم تافگەی زەڵمی لێ لەسەرەوە، ئەتوانێت ینی گرنگی پێ بدرێت، هەندێک پرۆژەی خزمەتگوزاری زیاتری بۆ بکرێت و گەشتیاری زیاتریش سەردانی بکات. ئێستا ئەگەر زۆر قەرەباڵغ بێ ئێرە شوێنی وەستانی سیارە نابێتەوە، ینی قەرەباڵغیەکی زۆر دروستە بێ، ینی گەراجێکی وای تیانە بتوانێت ژمارەیەکی زۆری سیارە لە خۆی بگرێ، هەم لە ڕووی خزمەتگوزاریەکانی ترەوە. جاران کارەباشی بۆ دابین نەکراوە، بەڵام ئێستا باشە هەندێک باخوشت کارەبایان بۆ دابین کراوە و پێویستەکە هەر شوێنێکی گەشتیاری ئاوی بۆ دابین کرێت، بەتابەت ئاوی خواردنەوە لێرە کێشەیەکی زۆر کە بۆ گەشتیاران دروستە بێت، کێشەی ئاوی خواردنەوەیە، ئاوێکی پاک نییە، ینی گەشتیاران بتوانن سوودی لێ ببینن. ئەو ئاوەش کە هەیە ئێستا بۆ خۆمان سیرمان کرد، بۆ خۆشتان بینیشتان ئاوێکە بە کەڵکی خواردنەوە نایە، لەبەرەوەی بەداخەواڵن گەشتیاری ئێمە زۆر گرنگی بە پاکوخاوێنی نایە، زۆر گرنگی بەوە نایەت ینی کە ئاچێتە شوێنێکی گەشتیاریەوە کاتەکەی خۆی بەسەرەوە، بەڵام لە دوایەوە گرنگی بەوە نایە، گوێ بەوە نایە کە شوێنەکە پیسە بێ پیس نابێ، لە ڕووی ژینگەیەوە چ زەرێک بۆ شوێنە ئەگەێنێ، چ بە زەرێک بە دار و درەختەکان ئەگەن، هیچ گوێ بەوە نایە. ینی پێویستەکە من لێرەوە لە ڕێگەی کەناڵەکەیەوە داواکەم ڕاگەاندەکان زیاتر گرنگی بەوە بن، زیاتر گرنگی بەلایانی پاراستنی شوێنە هۆشیاری ژینگەیی بن، بەتابەت کە ڕووەکەنە شوێنە گەشتیاریەکان. دوێنێ بوو پێرە بوو ڕۆژی جیهانی ژینگە بوو، هەموو کەسایەتیەکان و هەموو سەرکردە سیاسیەکانیش لە هەرێمی کوردستان هەمویان پەیامی خۆیان نەبوو. من لێرەوە داواکەم لە هەموو گەشتیاران لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان کاتێک گەچنە شوێنێکی گەشتیاری ئەویان لە بەرچاو بێکە ئەو شوێنە گەشتیاریانە تەنها بوڵکی ئەو کەسەنی ئەو ڕۆژە سەردانێکە، مولکی زۆر کەسی ترە کە ئەتوانێت ژینگەیەکی پاکەوایەکی پاک بۆ شوێنەکە دابین کات.
ئاسانیە دڵ هەڵکەندن بە ئاسانی ناڕوێتەوە ئاسان نییە دڵ هەڵکەندن بە ئاسانی ناڕوێتەوە عەشق بەفرێ بەرخۆر نییە بە تاسەوە و ناتوێتەوە ئای خودا دەمەبێڵ و دەمەخاکەنازەکانی دەستی جوتیاران هۆکارێکن بۆ ئەوەی ژێرخانی ئابووری و سەرخانی ئابووری و بەواری کشت و کاڵی و ئاوادانی زیاتر بەم هەرێمە بدرێ بۆیە لەسەر شانی هەر هەمومانە بین پشتیوانی لە هەموو جوتیاران بکەین تاکو بە شێوێکی جوانتر و باشتر و بە شێوێکی مۆدێرن زەویەکانیان ببوژێنەوە و دەستکەنەوە بە کشت و کاڵکردن تاکو چیدی ئێمە چاو لە دەستی بێگانە و وڵاتانی دەرەوە نەبین دەبێت بین بەکردەوە خاکەنازەکان بگرین بە دەستمانەوە و شان بە شانی جوتیارانی ناوچەکانی کوردستان کار بکەین بۆ ئاوەدانی کوردستان بزانین ئەمە ڕوودەدا وە کەی ڕوودەدا وە کێیە ئەو کەسە و یا ئەو دەسەڵاتی کەێت ئەبێتە خەمخۆری ئەم نیشتیمانە و ئەم نیشتیمانە جوانتر ئاوەدانەکاتەوە